خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەوێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی پێنجەمی حیزبەکەیەوە هەوڵ دەدات لە ئۆرگانە تایبەت یاخود لە بەشە تایبەتمەندیەکانی حیزبەکەدا گۆڕانکاری بکەوە لەگەڵ ڕەوتی سەردەم خۆی بگونجێنێ. میتۆدێکی نوێ بۆ ڕێخستنێکی سەردەمیانە. ئەمە ناونیشانی کۆنفرانسی مەکتەبی ڕێخستنی یەکێتیە. یەکێتی دەوێ پەیکەریە و حیزبە بگۆڕێ. قەلاسۆلانی هەڵبژارد ئەمڕۆ کادیرە نەوعیەکانی و ئەوانەی توانرا لە ناو کۆنفرانسدا بە پێ و میکانیزمە و سیستمەی خۆیان هەیان بوو بیان هێنا قاعەکە و لەوێ دەستیان کردووە بە لیژنە و لیژنەکاری بۆ ئەوەی بتوانن بە دیدێکی نوێ کاری حەزبی بکەن. ئەوان ئەڵێن کە ئێمە نامانەوێت ئیتر لە دۆخی چەقبەستوویدا بمێنینەوە. سەردەم چیمان داوا لێ بکات ئێمە ئەو ئەکەین. ئێمەش لەگەڵ سێ کادری باڵای ئەو حەزبە گفتوگۆەکەین. بزانین نیەت و هەنگا و تێڕوانینیان بۆ کۆنفرانسە چیە؟ هەرێک لە هەواڵان هەواڵ دیاراکرێی ئەندامی کۆنفرانس بەخێربێ هەواڵ دیار، هەروەها هەواڵ سەیوان گەرمیانی ئەندامی کۆنفرانس بەخێربێ کاکسەیوان، هەروەها هەواڵ قادر ڕزگەی ئەندامی کۆنفرانس کا قادر بەخێربێ، ڕاپەڕین و گەرمیان و بادینان. وانە؟ بێشک زۆر باشە. کاک دیار تێڕوانینت بۆ ئەو کۆنفرانسە چیە؟ یعنی ئەتانەوێت چی مەسەلە زۆر ڕەخنە هەیە، زۆر بێسەر و بەری فەوزا لە ماوەی ڕابردووە هەبووە، هەمووتان مەسەلەن ڕەنگە لە ناخی خۆتاندا نەخشە ڕێکتان پێبێ. ئێستا هەمووتان لە قاعەیەکا کۆبنەوە اینجا دابەش بن بۆ سەر لیژنە. تێڕوانین لەسەر ئەو کۆنفرانسە چیە؟ سەرەتا زۆر سپاس بوو بێ میوانیەکە کە زاناوە کۆنفرانسێ مەکتەبە ڕێخستن ئەلکەسوکارن شەهیدا و ڕێخستنێن دێرین و ئەندام و دووست و لانگرێت یەکەتی پیرۆز بیت. بڕاستی ئەوە پێنگاوەکە زۆر زۆر گرنگە و پێنگاوەکە زۆر جەریە و ئێکەتی جارەکە دیکە خۆ ئیزبات کرد. یعنی بوو نمونە هەلبژاردنێت چووی ئەو هەلبژاردنێت و بۆ ئەنجومەنی پارێزگای عێراقێ چەند مانگێک مابوون، یعنی مانگێک دوو سێ مانگ تێنەپەڕین یەکەتی بڕیاردە کۆنگرێ بکەن. یعنی ئەو چەند مانگە زۆر حزب و لانێ سیاسیت گوتی ئەوە مەزنترین مجازفەیە یەکەتی نیشتیمانی کوردستان کە معقول نییە تا چەند مانگێک مابن بۆ انتخابات و چی کۆنگرێکی بکەین. یعنی واتە یەکەتی بڕیاردە کە خوب بگۆڕیت، بڕیاردە کە خوب بگونجینیتن و بڕیاردە نەترسیت، چونکە خدانێ ڕیبارێکێ خوینە شەهیدە دای هزاران شەهید مێتن دنیایەک خەبات مێ هەی سەرکردێت بووە مێتن کە جێشانازیت مەبووینە و هەمووی بیاوەکی بە یەکەتی ناترسیتر گۆڕانکاریە ناترسیتر خۆ گونجان درێ و ئەو بڕیارە کودای بۆ کۆنگراوە تێکردن والبێ کۆنگرێ ئەم سەرکەفتین و مەدیسان ئیزبات کرد بۆ خەلکیە خۆش کە ئەم ناترسین گۆڕانکاریە و لە ئەنجامی توێش ئەنجومەنی پارێزگاش ئەم یەکەم بوون وەکو حزبێکی کوردستانی سەر ئاستێ ئەو جێت و ململانەی سەر هەی بینێ مناطق تەنازی عەلەیها الوێ ئەنجامی توێشدا دیسان جارێکە دیکە مە بڕیاردا کە پێداچوونەوەیەکێ ئەلتەواوێت ئالیەتێ ڕێخستنێ بکەین کە ئەڤەش خۆی لە خۆیدا پێنگا بەکە زورە جەریانە بوو کە زانە چونکە ناکرێتن یەکەتی نیشتیمانی کوردستان تەمەنێکی زور یەهەی کەوی تەمەنەیدا هەر سەر ئالیەتێکی شورکردنێ تەنزیمە بچیت. معقولیت پێویستە تو بەردەوام گۆڕانکاریە بکەیت چونکە ئەم حزبێکی سیاسینە حزبێ سیاسی تعاملێت گە دەقەکیت کەن ئەف دەقە نەدەقەکە پیرۆزە نایەتە گۆڕین. پەیڕەوێ ناوخۆ دەبێت پەیڕەوێ ناوخۆ بەردەوام گەل بە مستەجداتە گەل بە تەغییراتە خوب بگونجینێتن. ئەلبەر بێندە یەکەتی خۆشبەختانە بریارە بێ کۆنفرانسێدا و ئەو کۆنفرانسە بدیت نامن کاک زانە نەک بوو هەندێ بیتن ئەم تنێ پەیکەری بگۆڕین. دەبی ئەم جدال پەیکەری ئەم ئالیەتێ تەنزیمکردنش بگۆڕین. ئەم ناکرێتن ئەو ئالیەتە تەنزیمکردنا سلەیمانی هەیە هەمان ئەو ئالیەت بوو دووکەش بکەین، هەمان ئەو ئالیەت بوو هەولێرش ئیش بکەین، هەمان ئەو ئالیەت بوو ئەوروپا ئیش بکەین. ناکرێتن دەبێتن یەکەتی بۆ هەر جەیەکی ئالیەتەکە بیتن سیاسەتەکە بیت بەرنامەیەکە بیتن چاوە دێت و وی خەلکەی هینێت ناو ڕێزێت ئێکەتیدا ئەبە یەک دوو دێت و چاوە وی خەلکەی تەنزیمکەی و بەرەف هەتاکو بگەتە ئارمانجا خۆ سندوقە دەنگدانێ ئەلوێرێدا بکەن ئەبە هە یەک دەبیت ئەم vê aliyetê yani bê pênga bê bigorîn. Du
ئەگەم بەرەخکەینە ڕێخستنێت مەکاک زانە ئەف ڕێخستنە بشێوازێکی سەر ئەساسی بنەماڵەی و عایلەی هاتێ دروستکردن یعنی ئەف کارتە ڕێخستنێ تو بینە 5 نەفەر 6 نەفەر 8 نەفەر یان هەشتا ئەندامگەلتە دابن ئەو دێکی دەبیتە کارتێکی کۆمەڵاتی دنیایشدا یان ڕێخستن سەر ئەساسی پیشەیە یان ڕێخستن سەر ئەساسی ئەڤینوکە vێگاێ ئەم بکارتین سەر ئەساسی اجتیماعی بیت کۆمەڵاتی بیتن نوکە vێگاێ خۆشبەختانە چونکە ئەم حزبێکی سیاسی نەمە ئیمانە تداول سلطية وإيماننا بديمقراطية وإيماننا بهالبجاردن هاي أفها دبيتن أفريقيا ما دام ما هالبجاردن هيش أساسا كي بو غورينا دا صلاتي ودرا دا سكنا دا صلاتي دبيتن أم خوش بختانة رنگ أفريقيا أم بلا فريخسنا كبيشي زحمة بتشين بيجين چونکە ئەم نەوڵاتێکی پیشە سازینە نەوڵاتێکی پێشکەفتینەیەت وڵاتت ئۆڕپیدای سناعی بن کە ئەvە بینێتن ئەvە کەرتێ جوتیارانە بە کەرتێ کرێکارانە بە کەرتێ فلان و فلان هەموو ئەو شەریحە و ئەو تەخو چینێت کۆمەڵگای ئەفریقا ڕەنگە بوومە بزەحمەت بیتن وەم ناکرێتنیش ئەم سەرێرە خستنا عائلی بچین و خێزانی بچین ئەف پێنگەوە نوکە بێگاوێت تێتەکردن کە پێکردن ڕێخستنێ بێتە دابشکردن سەر ئەساسێ بنگەیە دەنگدانێ خۆشبەختانە دمە بنگەیەکی معەن چەند ویزگەیەکە بن ئەلبێ ویزگەیە سەر پیتێت زمانی دێنە دابشکردن ڕەنگە دوێت وێ خێزانە چن ئێکی خێزانە بچیت ئێکا خێزانێکە دیکە بچیت واتە ئۆتۆماتیکیان ئەتول وێ ڕێخستنا خێزانی تەواو بوو تەواتی نەوە سەد بە تو حەلقێکی چووە پێش بازنەیەکی چووە پێش بازنەیەکی گرنگ ئەڤش نقطەیەکە گەلێکە گرنگە ئەم دەستیفادەێکەن ئەوە وەکو ئالیەتە دانانە پەیکەری هەرچەندە کو ئەوە نوکە بێگاێ دەستخوشێل بەڕێز بەرپرسێ مەکتەبە ڕێخستن کاکسەر کەوت و هەموو ئەوستافت گەڵواداتکەن کە ئەڤروکە ئەو بڕیاردا و جێریانە هاتن بوو جێبەجێکردن ئەو ڕاستپاردێت کۆنگرە متفق بووین سەر نوکە بێگاێ حالیان پێشنیارە پروژەیەکی هاتیە پێشکەشکرد ئەم پروژە بێگاێ مناقەشی لەسەر سبەهی دوێ بە ئەف لیجانە کە هەشت لیجانن ئەف هەشت لیجانە نەگەرز غەڵەت نمکات قادر ئەو هەشت لیجانانە هەرێک الوانە مە ئەڤروکە بڕیار سەردا بوو ئەو کەسی کە ڕێبەت بن کە هەر لیژنەیەکی سێ کەسن هەر وا دوو ڕۆژانەدا پێشنیارێت هەمادی خڕبەکەین چونکە کۆنفرانس عادەتەن نەک ئەم بڕیارە دەین دائیمەن دە پێشنیارەکەن وا پێشنیارە هەمادی خڕبەکەن گەل ئەو پرۆژەی دەبیتە پێش پرۆژەیەک بەرزکەن بۆ مەکتەبە سیاسی و ئەو بڕیارەی سەر بدەن یعنی ئێوە پەسەندی ناکەن ئێمە ناتوانین بڕیار لەسەر ئێمە بەس دەتوانێت پێشنیار ئەو پێشنیارەمەکەنەوە بەرزەکەن بۆ مەکتەبی سیاسی چونکە ئەوان بڕیار لەسەر زۆر باش هەواڵ سەیوان کاک سەیوان تۆ کادرێکی گەنجی لە گەرمیانەوە تێڕوانین لەسەر کۆنفرانسە چیە؟ لە ڕاستیە کۆنفرانس وەکو زەرورەتێکی حزبی ئەبێم گەڕێنەوە کەمە پێشووتر لە ڕاستیە سەرکەوتنی کۆنگرا زامنکردنی سەرکەوتنی لیستی یەکێتی نیشتمانی کوردستانی کرد لە دەنگدانی ئەنجومەنی پارێزگاکانی ناوچەکانی دەرەوەی هەرێم و سەرکەوتنی ئەو لیستەیەش وامان لێ کاتە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان خۆمان ئامادەکەین بۆ کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن لەسەر ڕاستپاردەی با بڵێن لەسەر ڕاستپاردەی کۆنگرا و ئەم کۆنفرانسا جۆرێک لە زەروێت هێنێتە پێشەوە بۆ ئێمە خۆمان ئامادەکەین لەگەڵ میکانیزمی نوێی ئیشکردنا چکە ئێمەگەر بیرمانەچی میتێدێکی نوێ بۆ ڕێخستنێکی سەردەمیانە ئێستا هەستەکەی کەم و کورتێکە بێ مەسەلەن خۆی لە ئەساسا بوونی کەم و کورتیە واکە کۆنفرانس بکرێت ئەمەش مەسەلەن زۆر جار ڕێخنە ئەگیرێ لەو سیاسەتەی لەو جۆرە پەیکەربەندی و لەو ڕێخستنەوەوانە ئێستا مەسەلەن ئەمەوای کردومە بێتە زەڕوریەتێک ئەزانی خۆی مشکلەکان بۆ نمونە سەرچاوی کێشەکانی کوێیە ئەم جۆرە ڕێخستنەی کە ئێمەوەکیکردنی نیشتمانی کوردستان وەکو حزبێک کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ نمونە ئێستا هەواڵم لە بادینانەوە ئەم لە ڕاپەڕی من لە گەرمیانەوە کەوابوو یەکێتی حزبی خەڵکە لە ناو کۆمەڵانی خەڵکایە بۆیە هەمیشەی ئەبێ وەکو زەرورەتێک لە ئامادەکردنا بێ لە خۆنێوکردنەوە ئەپدێتکردنا بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین بەرنامەی کارمانە بێ ئێمە بتوانین لە هەڵبژاردنەکانە بتوانین زۆرترین دەنگ بەدەست بێنین لەبەر هۆکارێک لەبەرەوە ئێمە جالەوەی کە حزبی دەنگدانی حزبی دەسەڵاتشین تەوجیهاتی سیاسی ئێمە وەکو حزبی سیاسی ئێمە بەرنامەی کارمان جێبەجێەکەین خەڵک داوای کار لە ئێمە ئاکات بۆیە ئەم کۆنفرانسانە وەکو بەرنامەی کاری کۆنگرەی پێنج جوێک لە تێگەیشتن لە نێوان سەرکردایەتی یەکێتی و خودی سەرۆک باڤەڵ تاالبانیش هەبووە دەسەڵات دراوەتە ئەنجومەنی مەکتەبەکان بۆ ئەوەی لە کەم و کورتەکان بکۆڵنەوە بە
کۆنفرانس بێ یان جۆرێک لە مینی کۆنفرانس بێ بۆ من ئێمە لە گەرمیان مینی کۆنفرانسمان کرد هەواڵانی ترمان لە مەڵەمەکان ئەو پیشنەزانشتان هێناوە لەگەڵ بەڵێ ئەو ئێمە تقریبان زیاد لە حەفدە لاپەڕەمان هێناوە لەگەڵ خۆمانە کەم و کوورەکانمان بۆ تەقسیمەکەن بەسەر لیژنەکان جیاوازی ئێمان جیاوازی ناوچەیمان هەیە بۆ ئەمە کارکردن لە ڕانیە جۆرێکە کارکردن لە گەرمیان جۆرێکی ترە بۆ بە حکمیەوەی ئێمە مجموعەیەک کێشە و گرفتمانەیە دەنگدەری ئێمە لە گەرمیانە دەنگدەرە دابەشە بێت سەر کەرکووکە سەلاحەدینە خانەقینە بەڵام لە ڕانێ ڕەنگە ئەمە نەبێت لە شارە دوو ڕەنگە ئەمە نەبێت لە ناو سولەیمانی ڕەنگە ئەمە نەبێت ڕەنگە بادینانش بۆ شێوە کێشان پارچێکی بەرموسڵکەوێت بۆیە هەموو ئەمانە بێنە سەر مێزی گفتوگۆ وەکو هەواڵم ئاماژە پێکرد ئێمە سێ ڕۆژمان بەدەستەوەی لەو لیژانانەکە لە هەشت لیژنەیە زیاد لە 400 کادر بەشداری کردووە ئەزانی هەواڵ کاک زانا یەکێک لە مهمەکانی یەکێتی چییە؟ بۆ نمونە هەمیشە لە خۆنێوکردنەوەیە تەسەورەکەی زیاد لە 20,000 بەس کادری یەکێتی تەنها ژماری کادری یەکێتی تەنها ژماری کادریکەتی زیاترە لە ژمارەی دەنگدەری هەندێک حزبی سیاسی کە سەر سەرساحی سیاسی کوردستان هەیە بۆیە ئەم حزب بە حزبی بەڵام پێویستی بە تەوزیفکردن بەگەڕخستنی توانە یەکێک لە خاڵەکان بۆ نمونە تواناسازی و چۆنایەتی کادر پێگەیاندنی کاترە ئێمە وەکو یەکێتی کێشەی کەمی و زەمانیە لە ڕاستیە کێشەی زۆری وزە وای کردووە ئێمە ئەم هەموو کێشە و مشاکلە ناوم حزب بە بەردەوامی وجودی هەبێ خۆشبەختانە کۆنگرەی پێنج جۆرێک لە زامنکردن جۆرێک لە دابشکاری میکانیزمێکی تەواو دراگرنی باڵانس لە نێوان کادری نوێ و کادری تازە بۆ نمونە ئێمە حزبی شاخین حزبی شەیدانین حزبی گەنجانین حزبی ژنانین ئەمە وای کردووە جۆرێک لە مۆزایک دروست ببێت وێنەیەک پیشاندا ئەم حزب هەمیشە توانای هەستانەوەی هەیە حزبی ئالان ینی جۆرێکە لە حزبی تەحەدیات حزبێکە لە شکست و نوشت نەترساوە هەمیشە توانای هەیە بۆیە ئەم کۆنفرانسە تقریبا دەسەخاتە سەر ئەو خاڵە لاوازانەیان ئەو خاڵانەی کە ئێمە پێویستە بە پیاداچوونەوەی بۆ بکەین بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردننی کوردستان زۆر باشە جواب پرسیارەکە قادر پێمەڵ و کۆکە کەچی چارەسەر بێ کا قادر تێڕوانینی بەڕێستان لەسەر ئەو کۆنفرانساوە ئەو خۆڕێخستنەوەی چەند ضرورەوە بکرێتەوەی کە دەستکراوە بن لە ماوەی ساڵی شاگەر پێشاتێک کاتە پێشەوە بتوانن گۆڕانکاری تریش بکەن سواز بۆ میوانداری سواز بۆ هاوڕیانەش سڵاو بۆ بینەرانی خۆشەویست لە ڕاستیدا هەروەکە و برادرانە ئاماژیان پێدا یەکێتی هەمیشە لەگەڵ قۆناغەکان لەگەڵ پێشکەوتن و گۆڕانکاری سەردەمەکان خۆگونجاندنی کردووە ئەگەر ئێمە سەیری مێژووی شاخی یەکێتی بکەین دەبینین ئەو سەردەمانە خەباتی چەکداری بەرەی بە شێوەیەک ینی فۆرمێک بوو لەگەڵ قۆناغەکە دەگونجا شەڕی پارتیزانی فۆرمێک بوو لەگەڵ قۆناغەکە دەگونجا هەم کادر بۆ هەم پێشمەرگە بوو دوای ڕاپەڕینیش قۆناغێک کە هاتە پێشی ئەم قۆناغا جیاواز بوو قۆناغی حکومڕانی بوو قۆناغی چۆنیەتی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە قۆناغێک بوو کە پێویستمان بە ئیرادەی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا هەبوو بۆیە ئەم کۆنفرانسەش کە تەواوکەری کارەکانی کۆنگرەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کۆنفرانسەشدا دەتوان بڵێم ئیبداعی سیاسی دەکە ئەنجا یەکێتی ئەحکامێکی سیاسی دەرکردووە کە بەرەنگاربوونەوەی ئەو کێشانەیە کە لە ڕابردوودا تەراکومیان کردووە چی لە ئۆرگانە جیاوازەکان بێ لە ئۆرگانە حیزبیەکان بێ لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ پەیوەست بە حکومڕانی و فەرمانڕەوایەتی ئێمە کۆنگرەی پێنجمان کرد کۆنگرەیەکی زۆر سەرکەوتوو بوو و لەم کۆنگرەیە بە پێی پەیڕە و بە پێی مادەی چلی پەیڕە و بە تێکڕای دەنگی ئەندامانی کۆنگرا بڕیار درا کە کۆنفرانس بکرێ کۆنفرانس بەڕێز مەکتەبی ڕێخستن هەڵسێ بە کۆنفرانس ئەم کۆنفرانسە لە پێناو چیدایە لە پێناو ئەمەدایە کە مادەی پەیڕەوی پێمان دەڵێ کۆنفرانس دەکرێت بۆ ئەوەی کە مەکتەبی ڕێخستن و ئۆرگانەکانی سەر بە مەکتەبی ڕێخستن شێوازی کارکردنیان میتۆد و پەیڕەوی کارکردنی ئۆرگانەکانی ڕێخستنی جەماوەری و ئەرک و دەسەڵاتەکانیان بەرپرسیارەتی ئەم ئۆرگانانە و پێکاتەی ئۆرگانەکان و دەسەڵاتەکانی ئەم ئۆرگانانە مەسەرەن مەڵبەند و بەشەکانی و ئۆرگانەکانی خواردتر کۆمیتە و ئۆرگانەکانی خوار کۆمیتەش ئەمانە بە چه فۆرمێک کار بکەن و بەرپرسیارەتی و ئەرکەکانیان چۆن بێ و پەیکردبەندی ئەم ئۆرگانانە چۆن بێ واتە خۆڕێخستنەوە و خۆتەنزیمکردنەوەیەکە کە ئێمە دەتوانین بڵین بە ینی بە ڕوئایەکی تازە
داڕشنەوە دەکەین چونکە گۆڕانکاری لە سەردەمەکەدا ڕوویداوە بۆ ئەم مەبەستەش ئامادەکاری تەواو کراوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە کە ناکرێ هەر پابند بین بەو نۆرمە کلاسیکیانەی کە لە ڕابردوودا کاری ڕێکخراوەی و کاری تەنزیممان پێ کردووە. ئەوە مشکلەم هەیە لەگەڵ ئەوە مش کۆنفرانسێک کەم بۆ ئتفۆنە لە ڕابردوودا مەسەلەن بەڕێزت باسی بۆتە پێویستە بگەڕێنەوە بۆ مێژوو لە ڕابردوودا مەسەلەن کە کادریێکی ژێتی چۆتە شوێنێک لە گوندێک لە خەڵک ناسیوێت و کە قسەی کردویان ئەمە کادریێکێتیە لەبەرەوەی پڕچەک بۆ پڕزانیاری بە پڕمەعریفە بووە چەند گرینگە لەو سەردەمە بەپێ ئەو ڕۆتە سەردەمە کادری ئەوها دروست بکاتەوەیەکی بۆ ناو کۆمەڵگە لەبارەی ئیسلام ناسیە لەبارەی پێشکەوتنەکانی کۆمەڵە لەبارەی ئایکە ژیری دەستکردا لە هەموو بوارانی هەیە کادریەکێتی لە ناو شوێنەکانە نەوعی بێ چەند گرینگە کۆنفرانس دەست بە ئەو بابەتانە درێژکە بێگومان لە ڕابردوودا ینی کادری یەکێتی نیشتیمانی کوردستان کادری باریز بووە ینی کادرەکانی بواری کاری ڕێکخراوەی و کادرە سیاسیەکانی و کادرە سەربازیەکانی یەکێک لە تەوەر و ئامانجە سەرەکیەکانی ئەم کۆنفرانسە چۆنیەتی پێگەاندنی کادیرە چۆنیەتی پەروەردەکردنی کادیرە و پێگەاندنی کادیر بۆ ئایندە بۆ پەروەردەکردنی ئەم کادرانەی کە ئێستا هەن و باریزکردنی ئەم کادرانە و پێدانی بەرپرسیارەتی دیاریکرا و بەم کادرانە چونکە ئێمە پێمان خۆش بێیاننا لە ڕابردوو ڕاستە سەردەمانێک کە جەنابیمان جەلال قەراریدا پەیمانگای کادران بکرێتەوە پەیمانگای کادریان ڕۆڵێکی زۆر باشی بینی لە پێگەاندنی کادرەکان هەم لە ناو ئۆرگانەکانی ڕێخستنی جەماوەری هەم لە ناو یەکە سەربازیەکاندا هەم لە ناو ئەو ئۆرگانانەی کە لە ناو یەکە سەربازیەکاندا دروستکرا بوو ئێمە فترەیەکی زۆر دەستبەرداری ئەم میتۆدی پێگەاندنی کادرە بووین ڕاستە بەردەوام بووین لە خۆشیارکردنەوەیان وشارکردنەوەی کادرەکان بەردەوام بووین لە دەورات و خول بەڵام دەورات و خولەکان دەورات و خولی ینی درێژخایەن نەبوون خولەکان خولی کوردخایەن بوون ئێستا جارێکی کە یەک لە تەوەرە سەرەکیەکان دەتوان بڵێم یەک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم کۆنفرانسەش بۆ ئەوەیە کە ئێمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ کادر چۆن ینی چ بەرنمەیەک چ میتۆدێک تەبەنی بکەین بۆ پەروەردەکردنی کادرەکانی ئێستامان بۆ پێگەاندنی کادرەکانی داهاتوومان ینی چەکی کادر هەمومان دەزانی هەرێکەمان بە پێی مەجالەکەی خۆی فکر لە بواری جیاواز و مەسەلەن پەروەردەی سیاسیە پەروەردەی تۆپیکەکانی دیکەیە بۆیە بێگومان کادرەکانی یەکێتی لە ڕابردوودا لە هەر کوێیەک بووبن واجهەی ئەم شوێنە بوون لە هەر کۆمەلگایەک بووبن واجهەی ئەم کۆمەلگایە بووبن لە هەر بەرەیەک بوون واجهەی ئەم بەرەیە بوون بۆیە جارێکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پرۆگرامێکی کە بۆ ئەوەی کە ئەم خەسڵەتە بەهێزانەی کە لە ڕابردوودا لە کادری یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەدی کراون وە کادرەکە و حزبەکە تێیدا بەرجەستەکردون جارێکی کە ئێمە دەگەڕێنەوە بۆ هەمان ئەم میتۆدانە کاقادر گفتوگوی زیاترەکەین دیار ینی ئەوەی کاقادر باسی کرد لێرە چەند گرینگە مەسەلەن یەکێتی بۆ نمونێ کاقادر یەکە لە کادرە پێشکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاکسەیوان جەنابەت بەڵام مەسەلەن بەوی شەوترە کادر و بە کەسێکی تری شەودرێ کادر پلە بەندیەک بکرێن ناو کادری یەکێتیان مەسەلەن ئەو کەسە تەمۆحێکی هەبێ کە بۆی بگات ئەو پلانە ببڕێ چۆن مەسەلەن تۆ قۆناغی دوو ئەوڕێ چیتە سێ چیتە چوار بۆی ناوێ وەرگری ها مەسەلەن ئێستا ناوەندی تەواوکێڵێن ئامادەیە دوای ئێستا زانکۆیان بەڵام ئەمە بە پێوەەر بێ بە پێوەرێکی چۆنایەتی بێ بەوەی کە بتواندرێ لە ڕووی هۆشیاریەوە لە کۆمەڵێک بابەتەوە ئەو کەسە تیار بکرێت ئەنجام بڕاتە پلیتر چەند گرنگێشێتی ئەمە بکات وڵی کاکزانە دەبێت ئەوروکەی کتیر بەرچاوێت خۆ بگریتن کۆمەڵە تحدیات بەرامبەر کادرێتە و بەرامبەر حیزباتەیە ڕاستە مثلەن ئەڤڕۆ قوناغا چیای نییە بەس ئەڤڕۆ ئەو قوناغا ئیداریە ساڵە 92 و 3 و 4 نییە ڕەنگە هەنگی مەسەلێت هەستانەتەوەی هەنگی بیرهینانە بە غەدر و ستەمکاریە حزبا بەعس و یان هەبوو کۆمەڵە ینی هەتا ڕادەیەکی مەسەلێت نەتەوەی و ینی تاسیر مابوو نوکە بێگاوێ کە
دور بريت ما وناف هرمي خوش دا وناف عراقش خدا رنجا نابجم ناف هرمي بدور برا تأكيد وناف عقليتها كيش تاموي كأبي قواراتها الناببت أبلاك دو وكو حزبك سياسي خباطة البيش شابت جماوري ناشرين وكريت بكتن اجا تشب آريشت آبوري بودا دروس كات يعني آريشت أمني بودا دروس كات يعني آريشت كومالاتي بودا دروس كات أبا لايك ديكا تو أفرو برف يعني أف تكنولوجيا ولياتي شفك روجا كذا يعني همو ميجواتا يعني ساعات دا يعني دقيقة همو خلق دسيس يعني رؤية دا أشكرا كتن البرفين دي جرينجا أفريقيا كتين شمالي كردستان بو كادر يعني برتشكري بيتن بو برانبري وتحدياتنا أفريقيا حزب سياسي خلق شو الحزب السياسي تبيت خدمات بيت شول بيت جيان بيت نانت بيت آزادي بيتن وقت أفريقيا كادريتا يه آمادنا بيتن يه برتشكرين بيت برانبري في تحدياتنا دي تو تيشي كيشت مازن بي تو هتا كان جدي بيجي دي هي أس أبابوم من خباطة من أبابوا قربانية من أبابوي ما خدانة فين بوي ما خلق أفرو واقع جيان تدبيتن آزادي تدبيت نان تدبيت خدمات تدبيت برفي هندي دبيت جرينجا أفروكا كتي خوب في قناغة زيترين وقت بجونجينيتنو وجورانكارية لازبكتن كاك ناكرت أفروكا مسؤولة كوميتيك يعني مسؤولة مالبندك يعني هل جري بروانا ما هيك نبيتن يعني ناكرت أفروكا تجربة كسياسي نبيتن يعني ناكرت أفروكا تو همو اعتماد أخو بخياسر صندوق دنگداني أو صندوق دنگداني رنجا أفريقيا أم همو أمدا ما أول صندوق دنگداني بي ولا كأساسي بيت بس رنجت ناف حزب دا دبيت تو أفرو هندك آليات ديش تهبن ولا بكتن كو كادريتا وقت تشيد قيادة جيكي كتن فعلا أبي كادري برنامج قورينا كومال غايبة بيت كاكزانا حزب سياسي تنظيم مجتمعي كات حزب سياسي مجتمعي قوريت مجتمعي بلف بيش بتن جي داخل حزب ميت سياسي نه حزب يعني ولا هاتيني بنا معيشاتي بيا جيان يعني كادرة أفريقيا رنجا هن طموحاوينا بيتن هندا كوبشتن شبيش كيشكات هندي بيتشابل هندي بيتكادي شي دسكت كبيت أبغى خرابة أفريقيا قناعها تجورين دفيتن بربي هندي يكتي هم الآلية لاني بيكريبا هم لاني فكروا هزروا بيربا أفريقيا خو آمده بكتن بيشتبه قناعتها البربي هندي مثلا أزبون منا وكو أندامك وكادرة كي الدهوك آليتها شو كرنا من الويري رنجا جواز بيتقليرا ناكريتن إيكتين شماني كردستان همان أو عقليته كل تعامل قال سليمانية كت همان أو عقلية تعامل قال دو كيب كت رنجا أفروكا بو أندامك إيكتي السليمانية نترسي بيجيت أسي كتيمة الزور آزادانة وفخر شو خو أمنا بيجي بادينات ترسين بس رنجا هل أندامك إيكتي وقت الويري إعلانه إيكتي ياخذ كت دبيت البرشافت خو ما تحديات أنا داريتن أو تحديات الويري هاي رنجا الليرة جواز بن ناكرتن تو الويري حتى تو كسكي تنظيم كي كايزانا دبيتن تو آليات خو هبيت بتنظيم كرنه رنجا الليرة أو آليات جواز تربيتن البربي هندي أما قبل أخوب كيني مثلا مال 2005 و6 أما كو يكتين شمالي كردستان الدهوك وكو أفرو رنجا ما وكو بيويس دنجي هنا بربيتا بيش يعني رنجا هالجي خراوس يا بين يعني عندك جورهات بينا باش أسبابك تشيا أسبابك نا صديصات كادر ميل ويري نا صديصات أورغانا ميل ويري بلكم صديصات صدي بينجه زياتر سروي برنامج داتنين أو يكون مكتب سياسي أما همان أو عقليات يعني مكتب ريخستن بوم ويري داني الويري ذكرتك ريخستن مثلا صد أندامة بتكرت ريخستن إيه حتى تصد في أندامة خرفت كي أبدا بيتن يك كابرا ما مصطابي دبي البرشاوت خدانيتان طموح مديرية نما رنجا صوت مشكلة أبو تشيكا رنجا أبو نقل كان رنجا دهان واقعك يعني مع الأسف واقعك واقع ما يعني ما بس أمر أواتير دا أو جانا بتشي شارت بداي آليتها شو كنا دبي الويري جواز تربيتن أجل تشيوا قال هندي دام أفريقيا كتنش ماني كردستان الدوق أفريقيا صدان خدان ماستر ودكتوراه هبانا بشين عقليتها الويري شو اللي كان بابتي بآزرينن ببيتا
بارێزەرێکی حقیقی بۆ طموحا بێ خەڵکەی بۆ حەز و ئارەزوێت بێ خەڵکەی يعني ناکرێتن وێرە من مەسئولی کۆمیتەیە بین یان مەسئولی مەڵبەندە بین یان مەسئولی بەشیە بیتن مستوای وی ثقافی ئەڤروکا المستوای خەڵکێکی دی خارتر بیتن کەنگی حزبی سیاسی نەشیە گۆڕانکاریە بکات کەنگی حزبی سیاسی نەشیە کۆمەلگای تەنظیم بکات کەنگی کادرێ من کادری حزبی سیاسی یان خەڵکێک الجادێ ئەو وعیتر بوو الکادری واتە بەکارە ساتە کاکزانە وەکی جەنابێتە گوتی هەردەمی کادرێکەتی چوار ناو کۆمەلگایدا یەکسەر دەزانن چونکە کادر نەبەستنێک کادر بوو حاکم بوو عسکەری بوو هەموو ڕوولت بینیت بەس ئەڤروکە کادر جیاوازترە ئەڤرو کادری تنێ خەڵک دەبەرەخۆ کە تێ چ بەرنامە بەیە بوو ژیانەوی خۆش بکات بوو ژیانەوی بەرە پێش ببەتن ئەجل بەرڤێندێ دەبێتن ئەو کادرێمە ئەڤروکە بشێتن هەم تەکنۆلۆژیا استیفادەرێ بکات و ئەڤروکە ئەو عەقلیەتی شەبیتن بشێت ناو گۆڕان کاری ناو کۆمەلگایدا بکاتن و تەمەنایەتکەن ئەف کۆنفرانسە بەشەکل ئالی ئەو شانە وروژە ڕەنگە ئەڤروکە من هاتنا من بۆ vê konferansê heta me pêşî çend roja nav kobûneya gelendek hevala behs kir mezintirîn ege delî ve ege furseteka muhîm bît bo am êketî bo rêxistinê têketî em du ca fursat danî bû me wek dok çûke me gelek muanatê tên destê vê aliyeta peykerê rêxistinê û aliyeta kesibkirina پێویستە گۆڕێکاک سەیوان مەسەلەن ئێستایەکی خۆ دوتە ینی کاتری زۆر زۆرە لەشکرێک گەنجی هێوە ڕەنگە ئەگەر هەزاران مبالەغە بێ بەڵام سەدان گەنجی خاون ماستەر و دکتۆرا و پرۆفیسۆر و خەڵکی شارەزای بوارە جیاجیەکانی هەیە لە ئایتی و بۆ پزیشکی بۆ قانون بۆ هەموو بارەکانی تر چەند گرینگە کادری یەکێتی لە ناو ڕێخستنەکانی یەکێتی هاندانێک هەبێ بۆ ئەوە ئەمە بەلایەکی تردا هەندێک جۆرێک لە حزبایەتیە لە ڕێمی کوردستاندا بە چاواشەکاری مەسەلەن هەموو خەڵکە زانێ قەیرانێک هەیە بەڵام ئەو کادرە ئەبێ لەبەر خاتری حزبەکەی کە لە دەسەڵاتە بڵێ نەخێر قەیران نییە نی کادریەکێتی کادرێکی ڕاستگۆ ڕاشکاو زەریع بێ بۆ ئەوی دانەبڕێ لە کۆمەڵگا مەسەلەن من زۆر جار بەزەیم بە هەندێک بەرپرسدایەتەوە مەسەلەن من پرسیاری لێ ئەەکەم لەبەرەوەی کە نەڕەنجێ یان بەتەمای پۆستێک بێ بڵێ وەڵاهی نا وڵاتەکەمان قەیران و مەترسی لەسەر و ئەوش سارە سەرە بێ یعنی ئەمێ کاتی خۆی یەکێتی لە شاخیشەوەی ئەڤاڵ دیار باسی کردو بە ڕاشکاوی بە ڕازگۆیی بە بوێری ناسراوە چەند گرینگە ئەم ڕێخستن ئەمانە دروست کاتەوە زانی چۆنەکە زانایەکێتی هیچ کادرێک بە تایبەت ئێمەمانانی فێر نەکردووە بترسین بەڵێ واقع یەکێک لە بەرنامەکان بۆ مثل هەواڵدیار باسی کرد جەنابشتەر جەخت لێ کردووە کە قادریشەر باسی کرد بۆ نمونە کوالێتی کادر لە ڕاستیە ئێمە پێشووتە قسەم کرد ئێمە خاوەنی وزەیەکی زۆرین بەڵێ ئەم وزە زۆرە ئێمە پێویستمان بەڕێخستنەوەیەتیایە لە ڕاستیە جەنابشتەر ئاماژەت پێکرد کادر سیفەیە بە پێ قۆناغەکانە بێ ساز و ئامادە و تیاریکەیت ئۆڕ بوو یەکێتی بڕیاری داوە حزبی هەڵبژاردن بێت لە هەڵبژاردنیش نەترساوە دەلالەت بۆ ئەمە بۆ نمونە هەموو کەس پێوا بوو کۆنگرەی پێنج نارانی یەکێتی چوزانم هەرێکێک بە ناوێک و لە ژێر ناوێکە دۆستایەتی بێ نەیار بێ ئەیان و ئەمانە بۆ نمونە ناتوان کۆنگرە بەس لەبەرەوە دوو مانگی ماوە بۆ هەڵبژاردن ئەنجامی کۆنگرەی پێنج ئێمە سەروی 1000 دەنگ زیامان کرد لە دوای هەڵبژاردننی ئەنجومنی پارێزگاکانەوە چنە قۆناغێکی ترەوە بۆیە کادری ئێمە یەکێک لە خاڵەکان کوالێتی کادرە کادری ئەم جاریان ڕوبەڕووی خەڵکە بێتەوە ئەو نامێنێت لە ژێر ناوی ئەندامی کۆمیتە و کارگەری کۆمیتە و ئەندامی مەڵبەند و ئەمانە ئێمە ئەبێت تێستی کادر بکەین ئایا چی لەباری ئێمایە چۆن ڕوبەڕووی قۆناغەکە بینەوە سەر و ساختی ئێمە لەگەڵ تەکنۆلۆژیا چیە بەتایبەت ئێستا هەموو کەسێک لە ماڵی خۆی ئەگەر کادریش نەبێ نەخوێنەوەش بێ کەناڵێکی لەبەردەستە بۆ گاندی پەیامەکانی بەڵێ هەموو هەموو خەڵخاوەنی کەناڵێکە چۆن ئێستا لەم کەناڵە قسەکە لەم خاوەنی کەناڵێکە و خەڵکی کوردستانیش دەوە تێگەیشتووە ئێمە نابێ بترسین لەوە بۆ نمونەیەکێتی ڕاستە قەیرانەیە بەڵام ئایا ئێمە لەکوێ قەیرانەکەین ئێمە لەکوێ ناوەندی قەراراین بۆ نمونە من باسی ئیداری خۆجیەتی گەرمیان بووە 145 ئیداری خۆجیەتی گەرمیان لا ئێمەیە لا یەکێتیە 145 لا حزبەکانی ترە و خەڵک متعاتفە لەگەڵ ئێمە خاڵک مێژوویەکی لەگەڵ یەکێتیە بۆیە هانا بۆ یەکێتێنێ و ڕەخنەکان و گلەیەکان ئاراستە یەکێتیەکە ئەگینا ئێمە بای 145 ئامادەین وەریگرین 155 لای 155 لای حزبەکانی ترە بە داتایان یان خۆمە قسەی من نییە
بەڕێوەبەرایەتەکانمانە قایمقامەکانمانە مدیرنەکانمانە بەڵام هەریشێتی بەرپرسە هەریکەتی بەرپرسە بۆ چکە خاڵک چاوەڕێشتی گەورەتر لە یەکێتیەکە یەکێتی ڕۆژگارێک لە شەوەزەنگی ناومێدیە ئومێدی بەخشیوەتە خەڵک یەکێتی خاوەنی پرسی سربەخۆی کوردستانە یەکێتی پاشەکشەی نەکردووە لە مەسایل لە نەتەوایەتەکان یەکێتی پێیەکی لە ڕۆژئاوایە پێیەکی لە ڕۆژهڵاتە پێیەکی لە باکوورە باجی گەورەمان بۆدا ئێستا ڕۆژانە و مانگانە قەس بکرین هەواڵەکان مەلشەی دەکرێت لە پێناو چی لە پێناو بەدەستێنانی مافەڕەوەکانی خەڵکە بۆیە ینی لە ضرورەتی ئەم هەموو چەمکانە ئەم هەموو ئایدیانە ئەم هەموو وتارە جوانانەی کە پیادەی یەکێتی و استراتیژی یەکێتی لەسەر بنیاندراوە هەستی کردووەم حەز بە پێویستەوە هەمیشە گۆڕانکاری بکات هەمیشە لە ئەبدەیتا بێت خۆشببختانە لەسەر ینی هەشت خاڵی کردووەتە پرانسیبیان بەرنامەی کار یەکێ لە کارەکان چۆنایەتی کادرا ئەزانی کاکزانە ئێستا کادری بۆ نمونە سیاست بۆتە زانست لە زانکو گەورەکانی دنیا خوێندێت هاواڵ دیارە ئاماژەی بە شتێکێت ئێمە کادی لێرە لە ڕاستیا وەکو بژێوی ژیان سێرەکرێت بەڵامی کێتی لەمە دووە قەراری داوە نایشتە لەو قەرارە بڕیاری داوە کادری بکاتە سیفا ئەوەی سەرکەوتوت بێتە ئەوە ئەمێنێتەوە هەر ئەمەش وای کردووە کۆنفرانس بە دوای ئەویشە بە دوای کۆنفرانسا کاک باڤڵ و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیایدا هەموو 4 ساڵە لە کاتی خۆیان کۆنگرە بکەن جا کێ توانای تاودانی ئەسپی خۆی لە سیاسەتا ئەوە براوا بێت لە بەرخاتی کەس و لە بەرخاتی هیچ لایەنێک و لە بەرخاتی دڵی هیچ کاکێک جارێکی تر ئەو تەزەخومە زۆرە لەسەر کادر ناکرێت بۆیە ئەمانە هەیە مای دڵخۆشیە بەنسبەت ئێمەوە بابەتێکی دیار ئاماژێ پێکرد مەسلەی بۆ نمونە جوگرافیا جوگرافیا زۆر گرنگە جاکردنەوەی منتیقەکان جاکردنەوەی منکەم و شێوازی ئیشکردن جۆرێک لە مەرکەزی تیاوێ بۆ نمونە ئێمە جاران لە گەرمیان لانکەی قوربانی دان و خەبات و مەسە گەرمیان دوو زانکۆی تایە دەیان پەیمانگای تایە سەدان ئامادەی تایەت ئەزانی 8,000 بەس خوێنکاری زانکۆی تایە زیاد لە 250 بۆ 200 بەس هەڵگری بڕوانامەی دکتۆرا و ماستری تایە ئەم سەرمایە گەورەیە ئەبێ ئێمە ئاش بینەوە لەگەڵ خەڵکی خۆمانە و هەرم حەزبە بوو ساسەی ئەم خەڵکی کوردستان چەپڵی بۆ لێدا لە ڕاپەڕینە و لە دوای ڕاپەڕینشە بەڵام خەلەلێکەیە ئەبێ ئێمە دەستخینە سەر خەلەلەکان و نەیشترسین و نەیشترساوین کەسیش ڕێگری لەوە نەکردووە ئێمە نەتوانین دەنگی خۆمان هەڵبڕین و دەستخینە سەر ئەوانەی ئەو با بڵین ئەو خاڵە لاوازانەی کە ئێمە خاتە سەر شاڕی ئیشکردنمان کا قادر یەکێشتر لە نیشانە جیاکەرەوەکانی یەکێتیەکان لە ڕابردووداوە تا ئێستاش پرسیینەتەوەیە چەند گرنگە لە کۆنفرانسدا یان لە پێگەیاندن و تەرکیز خستنە سەر تێگەیاندنی کادردا و هۆشیارکردنەوەی کادردا ئەو خەتەنەتەوەیە پارێزرێ مەسەلەن ڕێگە زۆر کەس مەسەلەی قەومیەت مەسەلەی ئاڵای کوردستان مەسەلەی سربەخۆیی بە مزەیەفی بەکارێ نابێت بەڵامی شتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەسەر ڕێگە ڕاستەکە بووە ئەوە وەکو کاکسەی واوتی مەسەلەن هەواڵەکانی شەید بوون مەسەلەن هەواڵەکانی لە ڕۆژاوای کوردستان و تا ئێستاش مەسەلەن وڵاتێکی ئیقلیمی کە هەڕەشە لە یەکێتیەکە چەند گرنگە ئەوە پەیڕۆ بکرێت کاکا خۆی لە کۆنفرانس بابەتی پرسیینەتەوەی و پرسی نیشتیمانی تاوتوێ ناکرێت بەڵام یەکێتی نەمەبەستم لە کۆنفرانس بەسێتی ئەف و لە تێگەاندن و پێگانی نیشتیمانی کوردستان ئەمەی لە ستراتیژەتی سیاسی خۆی لە پرۆگرامی سیاسی خۆی لە هەموو کۆنگرەکان دوایین کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کوردستانی بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و پرەنسیپەکانی کوردستانی بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان چەسپێنراوە پێم وایە هیچ سەرکردەیەکی سیاسی لە دوای ڕاپەڕین ئەمە واقعە ذاتی ئەوەی نەکردووە ئەوەی کە سەرۆک باڤڵ وتی ئێمە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانی هەرێمی کوردستان یان باشووری کوردستان نیست یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرگریکاری کوردین لە هەموو پارچەکانی کوردستان هەرەوەشە پێ دوای دوژبنەکان یعنی ئەم ئیرادە سیاسیە ئەم ئیرادە سیاسیە کە فەلسەفەی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەم ئیرادەیە بە درێژایی مێژووی دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژووی سیاسی و چەکداری خۆی قوربانی خەباتی نیشتیمانی داوە
و قوربانی لە پێناو تەنها باشووری کوردستان و ئەوەی کە پێی دەوترێ هەرێمی کوردستانی ئێستا و بەوەی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەرەوەی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان نەداوە یەکێتی قوربانی لە پێناوی ڕۆژهەڵاتی کوردستان داوە لە پێناوی قوربانی لە پێناوی ڕۆژئاوای کوردستان داوە تا ئێساش قوربانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو ڕۆژئاوای کوردستان بەردەوامی هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی باکووری کوردستانیش قوربانی داوە ئەم پیلانگێریەی کە ئێستا هەیە لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم هەڕەشە و گوڕەشانەی کە ئێستا دەستگا مخابەراتیەکانی وڵاتانی دراوسێ بە تایبەت وڵاتێکی دیاریکراو کە تورکایە ئەم گوشارە سیاسی کە ئێستا لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پاشەکشێ بکە لە پرۆگرامی نیشتیمانی خۆی کە بێگومان پاشەکشێ ناکە بەردەوامی هەیە یعنی ئەمە تا چەند گرینگە ئەم هزری نیشتیمان پەروەری و هزری کوردایەتی لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕنگ بداتەوە کە بێگومان ڕەگی داکتاوە ئەمە ڕەگی مێژویی هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەمەش بەردەوامی دەدا و ئەمە ناسنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەستبەرداری ئەم ناسنامەیە و ئەم دەتوان بڵێم ینی ئەم خیتابە نەک ئەم خیتابە ئەم نیشتیمان ینی پارێزگاریکردن لە کورد لە هەر کوێیەکی کوردستان بێ یان لە هەر کوێیەک بێ یەکێتی لە ژێر هیچ گوشارێکدا دەستبەرداری ئەم ئایدیا نابێت چونکە ئەسڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەمەوە دروست بووە من دەمویست یەکشت ئاماژە پێ بدەم کاڤاڵەکان ئاماژەیان پێدا ئەوەی کاکسەیوان وتی کادیر سیفەیە لە ڕاستیدا لەم کۆنفرانسە کادیر نابێ بە سیفە کادر بە پلە جیاوازەکان دەمێنێتەوە ینی بمبوورە کاکسەیوان بەڵام منسەبەکان بۆ دیاریکردنی کادرێک بۆ نمونە بۆ مەسئولی بەشی ڕێخستن یان مەسئولی بەشی سەرچاوە مرۆییەکان یان سیفەیەکە ئەمە سیفەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کادرێکی لێزیات نییە یعنی هیچ کادرێکی لێزیات نییە ئەم کۆنفرانسەش بۆ ئەوە نییە کە ئێمە پلەی کادیر یاخود ژمارەی کادیر کەمکەین بۆ تەوزیفکردنیەتی بۆ ئاراستەکردن بۆ بەگەڕخستنیەتی داوە تێبینیەکی کا ببوورەکان بۆ لەسەرەوەی کاکدیار بمبورە ئەوەیە کە ئێمە پەسەند دەکەین لە کۆنفرانس پەسەند دەکەین بەڵام دوافلتەری پەسەند مەکتەبی سیاسیە یعنی ئیرادەی کۆنفرانس هەیە بۆ نمونە کۆنفرانس بەڕێز مەکتەبی ڕێخستن راپۆرتێکی ئامادەیە ئەم راپۆرتە پرۆژەیەکی سیاسیە کە ئەم تەوەرانەی لە خۆ گرتووە خودی ئەم راپۆرتە دەبێت بە بنەمای کاری لیجانەکان کە راپۆرتەکە پۆڵەنکاری باشی کردووە بە پێی تەوەرەکان ئەمە دوای تەواوبوونی کاری هەموو لیژنەکان ئەم هەش لیژنەیە کە لیژنەکان بە پێی پسپۆری بە پێی ئەزمون بە پێی شارەزایی دانراون و هەواڵەکانیش بە پێی ئەزمموی خۆیان و شارەزایی خۆیان ڕوو دەکەنە لیژنەکان دوای هەر لیژنەیەک لەم لیژنەیە لەسەر هەر تەوەرێک لەم تەوەرانە ینی پەیپەری خۆی یا راپۆرتی خۆی ئامادە دەکات دواتر مەکتەبی ینی لیژنێ باڵاکە راپۆرتێکی شامل ئامادە دەکات کامە راپۆرتی کۆنفرانس دەبێت و بێگومان هەر بابەتێک بێتە پێشێ مەسەلەن ئەوەی تێدابێت نیقاشی زۆر دەکرێت ڕای جیاوازی تێدابێت پەیڕەوی لە مەسلەی ئامرازی دەنگدان دەکرێت بۆیە کۆنفرانس ئەمەی کە پەسەندی دەکا وەکو ڕاستپاردە و وەکو پێشنیار بەڵێ وەکو ڕاستپاردە و وەکو پێشنیار پەسەندی دەکا دواتر بە پێی مادەی چلوویەکمانەیە مەکتەبی سیاسی پەسەندی دەکات خۆی ڕاستپاردە و پێشنیاریش قوی ئیلزامی بەڵام کە مەکتەبی سیاسی ئقراری کرد قوی ئیلزامی دەدات ئەوەی کە گرینگە بەسەلەن بتوانرێ لەمە دووە ناوەندێکی پێگەاندن هەبێت کە کادر بەڕاستی تیار بکە کادر وەکو کە کاکدیار و کاکسەیوان وتیان وەکو بژێوێکی ژیان نێڵە بکەن بە ئەندامی کۆمیتە مەسەلەن لە ماوەی ڕابردووا بوو یان لە حەزبەکانی ترش دەبێت ئەم ڕێڕەوە بگۆڕێ ڕاستە جا ئامانجەکە هەر ئەمەش نییە مەسەلەن ئەوەی جەنابیشت فەرمووت زۆر ڕاستە بەڵام بۆ ئەندامیشە ئێمە دەمانهەوێ نەتەنها ڕۆڵی کادیر و مەسئولیەتی کادیر و ئەمە بگۆڕین چۆنایەتی کادیر بگۆڕین کڕۆکی کادیر بگۆڕین دەشمانەوێ نەمەتی کاری ڕێکخراویشمان بگۆڕین کە تۆ دەڵێ میتۆدێکی نوێ
ینی گۆڕینی گۆڕانکاریە لە ئامرازەکانی کاری ڕێکخراوەی بۆ نمونە ئێمە دەمانەوێت دەربازمان بێت لە ئەندامی وەهمی ئێمە دەمانەوێت دەربازمان بێ لە ئەندامانێک کە نابن نوێنەراتی یەکێتی ناکەن لە ناو مەجالیسەکاندا لە ناو چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگادا یان ئەندامانێک کە ئامادەنین بەرگری لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن تەنها خۆیان بە ئەندام دەزانن پابندی پەیڕەوی ناوخۆنین یا پابندی ئەرکە ڕێکخراوەیەکان نین یا ئیلتیزاماتی حزبیان نییە ئێمە دەمانەوێت ئەندام لە دەنگ دەرجیاکەینەوە ئەمە دوجار کۆنفرانس قرار دەدا بەڵام پرۆژەکە وایە ئەندام و دەنگدەر لێک جیاکەینەوە ئەندامێک کە جیاکەینەوە کە ینی ئەرکەکانی هەڵدەستێ بە ئەرکەکانی خۆی بۆ نمونە ئەندامی کارا هەبێ مەسەلەن ڕاستە دەنگدەر لە بەپێی کوالێتی چۆنیەتەکەی معریفەکەی بێ ئەو کارمە بەسمان ئەوەیە کە بۆ نمونە ئەندامێکمان هەیە ئامادەیە ئەرکەکانی ئەرکە ڕێکخراوەیەکان ئەرکە حزبیەکان جێبەجێ بکات پۆڵێنی کەین ئەم ئەندامە جیاکەینەوە لە ئەندامێک کە تەنها دەنگمان دەداتێ لە ئەندامێک کە تەنها ینی خۆی بە یەکێتی دەزانێ شوناسی سیاسی خۆشی دەردەخاوەکو یەکێتی زۆر باش بەڵام ینی خۆی بۆ کاری ڕێکخراوەی یەکلا نەکردوێتەوە ینی پابند ئامادەی ئەچێتە چوارچەوەی پۆلێنی دەنگدەران ئەو بابەتێک بێ ڕەگەز لە لژنەکەم ناقەشەکەن کاکە سێوان کاک دیارە لەسەر خەتەنەتەوەیەکە مەسەلەن چەند گرنگە لە پێگەاندنی کادردا یەکێتی بتوانێت ئەوە بخاتۆ سەر ڕێگە ڕاستەکەی والله كاك زانا اگر اجازه بيت بس ما بس من او كاك قادر مقصد ما دائما كونغرا بريار دات كونفرنس بيش نيارن يعني ككونفرنس ام صبي بروجي كي هاتي ا بروجي دي ركبين سر الياتك سر باش تيجي ديت برسكرم بو مكتب سياسي او بريار دار ويرديتن مهم ام دركب سر مالا بيش نيازناك كونفرنس بله ما سباردو بيش نياز زاني چاوانا كاك زانا موضوع النتوي هیچ شک تێدانە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوو و نوکە و ئایندەژدا مەوەقفێت نەتەوەی جیاوازن و ڕۆژانەش ئەمە قوربانیە بووی بابەتی دەن وەکو جەنابەتەش ئیشارەت پێدا ڕەنگە دەوڵەتێت زلهێزی شندێک جاران یان دەوڵەتێت هەرە بەهێزی منتەقەدا دژاتی ئەمە بکەن سەرە مەوەقفت نەتەویە نەمەوزوعەکە بابەتێکی معەن دیارکرد ئەڤڕۆ تنێ خەلک مەسەلەت نەتەوەی تنێ کیفایەت نییە تقال مسألة نتوي تو دشوت وليك أف هاولاتية مسألة نتوي ببتجريدان بآخر ببتجريدان دبيتو أفرو يعني بسيطين مستلزمات الجياني بودابين كأفرو هاولاتية كريكاري حكمتي بيتون وتبيتش نبي راتب بداية أفرو تهندي ببابة نتوي بيجي هذا وقت بيوست تأثير ناكد خلك كردستاني شك دانية سر مواقفت يكتي أبرو خلق كردستان چاوەڕێی شتێکی دیکەنە ئەیکەتی نیشتیمانی کوردستان ئەویش ئەبرو کە ئەوەیە دێت و چاوە کادرێ مەشێت ناو خەڵکی کوردستانەیە کەسب بکات کوبینتە ناو ڕێزێت ئەیکەتیدا ئەوەش دەبێتن ئەم چ ئالیەت بچین چ بکەین بوو وەزعی ژیانی خەڵکی خۆشکەنە تا خەڵک قەنەعات مەبێت بێتە ناو ڕێزێت ئەیکەتیدا ما المەسئلەت کۆنفرانسە هەرچەندە پێشتریش کاک زانا مەکتەب ڕێخستن دەستخوشێر واتکەوە جارەکە دیکە يعني بينجا بكافيت مال مالبند دو كاك زانا بيستو حب جيجر مالبند لابو بيستو حب جيجر مالبند تشل بينجا كار جير مالبند صدو بينجا عندهم مالبند يعني انجمن مالبند الديف بيروي ناخذ تبي انجمن مالبند وات انجمن مالبند مسؤول كوميتيه كان مسؤول بشر زائد مسؤول يعني او بينجا وبيجا نكتاب جيتن بو هنديه ام لان عملي دا شو كمان مصرين كيش ابا خطان خما بخنا بلا عدوا سرنزي كاك سيوان اگر پیامك هبه بو والله پیامك بو يما هر زياتر لسر مهامي كونفرنس قسمان کرد خالك زور جوهري قسمان کرد مثلا تواناسازی کادر و زایدن دیدگای یەکێتی و پرسەنەتەوەیەکان حەقا لەسەر کۆمەڵی خاڵەتریش کە هەشت خاڵە بە فعلی ئیشی لەسەرەکەن بۆ نمونە پێکهاتە کۆمەڵایەتەکان لەمە دوام یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن مامەڵەی لەگەڵاکە بە تایبەتی ئێستا فۆرمێکی ئیشکردن هاتوۆتە پێشەوە ئێتر یەکێتی قەراریدا و بڕیاریدا لە کەسی قبول ناکا قۆڕەکانی بە ناوی پێکهاتەکانەوە ئێمە ئەم جارە نوێنەراتی پێکهاتەکان وەرەگرینەوە بە تایبەت ئەکەر مەسالی چوار پشتیوانیان بکەن پشتیوانیانەکەی بۆ نمونە ئەوانیش مافی خۆیانە بێن کادریانەیە ئەندامیانەیە
ئەگەر چوار بازنەیەکە تەزبیت بیان سێ باز نەبێت ئەو کاتە ئێمە پێکاتی کریسیانمانەیە تورکمانمانەیە ئاشووریمانەیە ئەمە یەکێکە لە خاڵەکان ئیشی لەسەر دەکرێت خاڵێکی تر بەشداریکردنی گەنجان و ژنانە بەڕاستی ئێمە ئەگەر کۆمەلگاش بکەینە دوو بەشەوە بەشێکی نێر و بێشێکی مێ ئێمە پێویستمان بە ئەو بەشە نووسێ کە ناوی مێبین بەشداری سیاسی کارای سیاسەتی پێ بکەین وە گرنگە ئێمە بتوانین هیچ نەبێت تۆزێک ینی لەم خاڵانە بچەسبێنین و دەستخۆش هەواڵ بۆ کاتەکەم بەرەو کۆتاییە بۆ یەک دواستەرنج دەمەکە قادر دەست خۆش بێت وەڵام ومێت دەکەم کۆنفرانسێکی سەرکەوتوو بێ ومێت دەکەم ڕاستپاردە و پێشنیارەکانی کۆنفرانس بتوانن فۆرمێکی کە لە وەنیزامێکی کەی حەزبی کە بێگومان بۆ ئێمە دەستەبەر دەکا بە شێوەیەک ئێمە ڕیتمی کارکردنمان جیاواز دەبێت لەگەڵ چین و توێژەکانی کۆمەلگا و فۆرمێکی کەی ڕێخستن لەگەڵ دامەزرا و ناوەندەکانی خوێندنی باڵا و ناوەندەکانی خوێندن بە شێوەیەکی گشتی دەگرینەبەر و ئەوەی کای سەیوانیش ئاماژەی پێدا یەکێتی نیشتیمانی کوردستان یەک لە ئامانجەکانی ئەم کۆنفرانسە یەکێتی مەکتەبی ڕێخستن بۆ ئەمەیەکە ئێمە ڕۆڵی زیاتر بدەین بە گەنجان هەم لە ناو ئۆرگانە حزبیەکان هەم لە پرۆسەی سیاسی و هەم لە پرۆسەی حکومڕانی و ڕۆڵی بە هەمان شێوە ڕۆڵی زیاتر بدەین بە ژنان ومێت دەکەم ئەم کۆنفرانسە تا کۆنفرانسی داهاتوو ئێمە توانی بێتمان بەشێک لەو کەم و کوڕیانە بەشێک لەو خەلەلانەی کە لە ناو ئۆرگانەکان و لە شێوازەکانی کارکردنی کاری ڕێکخراوەی هەماموو بێ چارەسەری بکەین کە گەشتبینم بێگومان دەتوانم بڵێم بەشی زۆری کەم و کوڕیەکان لە دوای فاسنکردنی نەتائیجی ئەم کۆنفرانسە دێنە چارەسەرکرد. سپاس بۆ هەواڵ قادر ڕزگەی ئەندامی کۆنفرانس هەواڵ سەیوان گەرمیانی ئەندامی کۆنفرانس و هەواڵ دیاراکرێی ئەندامی کۆنفرانس سپاس بۆ ورسێ میوانی عزیزم بە هیوای ئەوەن کە کۆنفرانسێکی سەرکەوتوو بکەن. بینەرانی خۆشویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە.